پیرۆزباییتان لێ دەکەم ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە هیوادارم بتوانین تۆزێک مناڵان دڵخۆش بکەین ئێستا دەچین بە ناو یاریانە بزانین هەندێک مناڵی شیرین پرسیاریان لێ دەکەین کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە ئەمڕۆ بەخۆشی بەسەریان برد با بڕۆین لەگەڵمان بن. ناوچیە؟ پۆلی چەندی؟ چوار. دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ مامۆستا دەشەش بڵێن مامۆستا بژی هەر بژی ئەوترایەوە دایک باوە بڵێن مامۆستا بژی پێ بگەین بۆ نیشتمان پێ بگەین. پیرۆز بێت. دالیا. پۆلی چەندی؟ یەکەم. دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ بەڵێ. فەرموو. سمۆرەیەکە ڕێمانە ناو پۆلی ژاپێمە زۆر وریای بچووکە خنجی لەوێ سکسوکە پێمان دەڵێن وریا بن لە دەستا زۆر ئازا بوون هەزارە و بە بابەتێک جوان فێرمان دەکات پێیتێک لاشەتەم بچووکە هێندە چوارە و چابووکە سپاس بە تۆ هەڕێگە خۆشمان دەوێ وەختان پیرۆزت بێت. منداڵینە من هەنگێم باڵدارێکی قەشەنگم کاتێ لە باڵە فڕکم لە باخچەی ماڵان دەگەڕم کاتێ لە سڵاو. سڵاو لە تۆش؟ ناوچیە؟ ناوم هەسێرە. پۆلی چەندی؟ پۆلی سێم. دەزانی ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. باشە دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت بە بۆنەی ڕۆژ جیهانی مناڵان؟ بەڵێ. چەتری تازەم کڕیوە کەس چەتری وای نەدیوە چەتری تازەم کڕیوە کەس چەتری وای نەدیوە یەخوا باران ببارێ لە دێهات و لە شارێ یەخوا باران ببارێ لە دێهات و لە شارێ. زۆر سپاست دەکەم. ئێستا من بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵان گوڵێک پێشکەش دەکەم. فەرموو پیرۆزت بێ. شایانی نییە. سڵاو. ناوچیە؟ سیدڕا. پۆلی چەندی؟ فایف. باشە دەتوانی گۆرانێکمان بۆ بڵێ؟ بەڵێ. من مەقاسی جاندارێکی برازی نەنازم و دڵتم ئەگەستە ڕابێرەشم دەشمەوە کۆمە بێمەڵ قازی تەمەوە. زۆر سپاس. پیرۆزت بێ. جشن جشنە جشنانە جشنی گەلی کورمانە. ناوچیە؟ پۆلی چەندی؟ ڕاستیە لەسەر ڕۆژی جیهانی مناڵان زۆر پێم خۆشە. دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ سڵاو. ناوچیە؟ سۆڵ. دەتوانی گۆرانێکمان بۆ بڵێ؟ بڵێ. هەرە وەسکڕێک نای داراوریا و زیرەک دانابوو هەرچی دەچەبەر چاوانی دەچەبن جوبناوانی ڕۆژێک ئاوادی قەتی کرد تەنیا مێرولەیە کرد لە دەنکە گەنمی ئاڵاوە زۆر بەدەستیەوە داماوە چیە کرد بۆی نابڕە هێز و قوەتی لێ بڕین جاماندبولەی داڕۆی هیتری هێنا لەگەڵ خۆی چونە سەری کاتێ زانی گەنمیان برد بە ئاسانی دارا لەوە حیبرەتی کردبەندێکی باشی لێوەرگرتگوتێر کاریگرانە بە هەرەوزی ئاسانە بێ. ناوچیە؟ سوڵتان. پۆلی چەندی؟ سێ. دەتوانی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ. ئەلور بەلور تکان زەر سوور شەماڵ ئەرنجی بزبانجاشی سپاس. سڵاو. سڵاو لە تۆش. ناوچیە؟ شاتوو. پۆلی چەندی؟ چوار. ناوچیە؟ لیا. پۆلی چەندی؟ دوو. زام دەزانی ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ ئەڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. باشە دەتوانی بە بۆنەی ڕۆژ جیهانی مناڵان شتێکمان پێشکەش بکەیت؟ بە پاچوو بە پاچوو بی 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 بە پاچوو
بەپاچوو بەپاچوو بیبی بیبی بەپاچوو بیبی دەی جان وەرە دەی دەستم بگرا بەرنادەی جار بەجار قاردا دەی چەندە شیرینی ئۆخەی بیبی دەی وارە دەی دەستم بگرا بەرنادەی جار بەجار قاردا دەی چەندە شیرینی ئۆخەی ڕۆژ با ڕۆژ گەورە دەبی هەنگاوەکان فێر دەبی بە تەمانت بیبی جان مۆمێکی تر هەڵدابی بەپاچوو بەپاچوو بیبی بیبی بەپاچوو. زۆر سپاس دەکەم من بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵان گوڵێکت پێشکەش دەکەم پیرۆزت بێت. توانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ قوتابی ژیری ئێمە قوتابی ژیری خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێڕووناکی وێنەی بەرزی دڵپاکی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێ بخوێنی نەزانی لە بن بێنی. زۆر سپاس پیرۆزت بێت. ناوچیە؟ ساس. پۆلی چەندی؟ ئەم ناچم دەبێت. باشە دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ دەپولەیە فری فری ئاسمانی فری تا. زۆر سپاس پیرۆزت بێت. سڵاو ناوچیە؟ هۆنیە پۆلی چەندی؟ یەک. دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ A B C D E F G H I J K L M N O P R S T U W X Y Z. زۆر سپاس دەکەین. فەرموو پیرۆزت بێت. سڵاو سڵاو ناوچیە؟ دارین پۆلی چەندی؟ شەش. دەزانی ئەمڕۆ ڕۆژی چییە؟ جەژنی منداڵان. باشە توانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ سەدەی زانست ڕۆژ زانست هەتانی زانست سەدەم ڕۆژ دەبیر و زانست هەوڵدان تەکاتوان سێدەکاتوان بێیان سەردەکەوە ناناوە هەر ڕۆژدانان ئەمریکان دەچی بەرەوە سێدەکان زۆر سپاس ئێستا من گوڵێکت پێشکەش دەکەم بە ڕۆژی جیهانی مناڵان. پیرۆزت بێت. ناوچیە؟ کارشین پۆلی چەندی؟ چوار. باشە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو؟ زۆر خۆش. زام دەزانی ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ ڕۆژێکی مناڵانە. بەڵێ بێگومان ئێستا دەتوانی گۆرانێکمان پێشکەش بکەیت بە بۆنەی ڕۆژ جیهانی مناڵان؟ کوردستان کوردستان و شیرێنە سەرگردنی وڵەتیرە شاخی بڵندی جوانە بەکاری دانستانە بەهاران لە گشتەوە سۆزەگیان گوڵە سەیری سێرانی گەشتە بەڕاستیان باشتە. زۆر سپاس ئێستا من گوڵێکت پێشکەش دەکەم بە بۆنەی ڕۆژ جیهانی مناڵان. پیرۆزت بێت. سڵاو بۆ تۆش گوڵەکەم. باشە ئەمڕۆ ڕۆژ جیهانی مناڵانە پەیامت چییە بۆ ئەو مناڵانەی کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون؟ ئەمڕۆ ڕێکەوتیەکی شەشی 2019 ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو جیهان ئەمڕۆ ئاهەنگ دەجێڕدرێ. ئێمەش لە کوردستان ئاهەنگێکی خۆشمان لە بەیانیەوە تا ئێستا بۆ مناڵە ئەزیزەکانمان سازدا. هیوادارم بتوانی خزمەتی مناڵە جوانەکانمان بکەین چونکە ئێوەی خۆشەویست مناڵانی ئازیزی کورد نەوەی دوا ڕۆژن. ئێمە چاومان بڕیوەتە ئێوە هەموو هیوامان بە ئێوەیە. هیوادارم دوا ڕۆژێکی ڕوونتان هەبی و ئێوە لە ئێمە دڵخۆشتر بن. زۆر سپاس دەکەم کەوا ڕێزی مناڵان دەگری ڕێزی خۆشەویستی تێبۆیان. من زۆر سپاسی تۆ دەکەم کە ئەمڕۆ هەر لێرە بوویت کە وات کرد کە منداڵان دڵخۆش بن لەبەرەوەی ڕۆژی جیهانی مناڵان بوو. منیش گوڵە جوانەکەم ڕێز و سپاس هەیە بۆ هەموو مناڵێکی خۆشەویست لە هەموو جیهان و بە تایبەتیش مناڵی کورد. دووبارە ڕۆژی جیهانی مناڵان لێتان پیرۆز مناڵە جوانەکە. فەرموو ئەوە بۆ تێ بەهێزیان. زۆر سپاس گوڵەکەم تۆ خۆت گوڵی.
زۆر سپاس گوڵە جوان سپاس منداڵە خۆشەویستەکان ئێستا کۆتایی بە راپۆرتەکە دەهێنین هەر لێرانە